دوایەوە پرستونە سەرکەوتوانی هێزی پێشمەرگە لە باشووری کەرکووک ئەنجامیدا دەرکەوت کۆنتڕۆڵکردنی گوندی بەشیر گەورەترین زیانی بە تیرۆریستانی داعش گەیاندووە. ئەم شەڕەی بەشیر دوسێ نەوعی تیشتی جیاوازی تیا بوو. ئێمە حسابانەمان کردبوو ئەمانزانی لە بەشیرە هێزی زیات هەیە، بەڵام هێشتا لە تەوقعی ئێمە زیاتری تیا بوو. ئێمە تەوقعی ئەومانە کرد 100 بۆ 150 کەسی تیابێ، بەڵام دەرکەوت زیاتر لە 300 کەسی تیا بووە. تەنها لە ڕێی چاوی کامیرەکانی هێزەکانی هاوپەیمانی و پێمان ڕاگەیاندراوە کە ئەوان 175 کەسیان کوشتووە. نزگەی 20 مەترش لەبەر دەستی پێشمەرگایە ناشزاندرێت چەنی ونبوو هەیە و چەنی لە بن دار و پەت و شوێنەکان ئاماوە. بۆ یەکەم جارە لە هێز لە شەڕە 28 ئۆتۆمبیل بەس لە ڕێی کامیرەی چاودێری هێزەکانی هاوپەیمانیەوە هەیە بە تیارە تەقێدراوەتەوە. 6 ئۆتۆمبیل بە لولەی ئاربیجی پێشمەرگە تەقێدراوەتەوە. ومن بەڕاستی ئەوەی کە سرعەتی ئەمەلیەکەشم زۆر پێ مهم بوو، چکە ئێمە 72 ساعتماندانە بوو بۆ ڕزگاری تەواو و کۆنتڕۆڵکردنی مەنتیقەکە. ئێمە توانیمانە لە 25 ساعات و نیوە کۆنتڕۆڵی هەموو ئەو نقاطانە بکەین کە لە نەخشەکەیە هەبووە. فەرماندەیەکی مەیدانی پێشمەرگە چاشکرایی دەکات دواشکستی داعش لە بەشیر تیرۆریستانی داعش هەوڵی پەلامەردانی پێشمەرگەیان داوە و جارێکی تر شکستیان خواردووە. پەلەمارەکەی ئەو شەوی داعش هەرویستیان دووبارە هێرش بکەنەوە سەر گوندی ئەبوو مفەڕەس، چونکە ئەو مەنتیقەیە تایبەتمەندیشی باشی هەیە لە بۆوان لە بۆمەش هەر بە هەمان شێوە ئەو هجومیان کرد لەوێن دەرێکا فەوجی 2-3 لێوە بوون کاک باڵام بۆ کاک ئەمید مامە هەردووچیان لەوێن دەرێوە بوون. ئەو شەو دەرسەکیاندان کە جارێکی تر نەوێرن تخونی ئەبوو مفەڕەس بکەونەوە. زەرەری و زیانی دوژمن ئەوە بوو لەوێ 1-2 مەتیان بەجی مابوو، چەشیان لێ بەجی مابوو. ینی تقریبا نی سەعات چارێک شەڕیان کرد، نەیانتوانی هیچ بکەن. ینی تەسەوڕ ناکەم جارێکی تر هەتا هێزی پێشمەرگە لە مەنتیقەی بتوانن پەلاماری ئەو شوێنانە بدەنەوە، هیچ شیان پێ ناکرد لەگەر هێزی پێشمەرگەی کوردستان. وەک شارەزانی کاروباری سەربازی شای دەگەیەنن تێکشکانی داعش لە گوندی بەشیر خۆناغێکی تری هەڵتەکانی داعشە لە باشووری کەرکووک کە دەکرێتە دەواازەیەک بۆ نێشتنی داعش لە ناوچەکانی تری باشووری کەرکووک. عومەر غەریب، کورسات نیوز، باشووری کەرکووک.